مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژەڵانە لە چەمچەماڵ ڕۆژانە قەرەباڵغێکی زۆر بەو مەیدانەوە دیارە. هاوڵاتیان و فرۆشەرانی ئاژەڵ لەو مەیدانە دەڵێن مەیدانەکە بێ خزمەتگوزاریە و ئەگەری فرۆشتنی ئاژەڵی نەخۆشیشی لێ دەکرێت. هۆکاری ئەم پەتایە ئەگەر لە سنوورەکانەوانەیە بە فری ئاژەڵیێت ئەبێ چاوەڕوانی ئەو نەخۆشیانەش بکەیت، یعنی هیچ وەکارێکی تری نییە. لێرە نەمدیوەگە بێنن لەم لێ پەتاوشتم لێرە نەدیوە حیوانشی بەزەکە لە ئێرانە و لەم لاولاوە بێ مەگە وای ئەوە بێ چاودێریەک هەبێت ئەو کەسە ناتوانێت حیوانە خراپە سەر بڕێ. ئەگەر چاودێری نەبێت دڵنیا بە هەر کەسی هەڵچێ و ئیتر حیوانێ سەرە بڕێ زیانی ئەبێ بۆ ئەو خەڵکە. ئەم مەیدانە گەورە عەزیمە ئەلێرێ ئەم حکومەتە ناتوانێت ئەلێرە سەربڕخانەیەکمان بۆ دابنێ ئەو خەڵکە ئەو حیوانە سەر ببڕێ و دکتۆرێ بدابنێ مۆرێکی لێ بدا و حیوانی مرداڵە و تێمال پێویداوە بەیتونێتی زەردوێتی لێرە ساقە بێت و ئەمانەوە دکتۆرێ دابین بکرێت لە ڕێی قایمقام و لە ڕێی دەستگاملەکانەوە لە ڕێی کێوە وەکو ڕقابە نییە هیچ شتێنی هەموو کەسێ بە هۆز خۆی لێرە حیوان ساقەکاتەوە. سیاسەکانی ئەوەتانە پیسە سیاسەکانی ئەوەتانێ حکومت نییە یاسانیەوە سەریەوە هەر کەس بۆ خۆیەتی هەر کەس هەرچیەکە حڕە بیکە ئەگەر باش بێگەر خراو بێ. من بم و تۆ بی و ئەو پیاوە بێ کەس نازانێ حیوانەکە نەخۆش ئەوە پێویستیانە لە ژنەی تەندروستی ئەو حیوانە فەحسکە بیپشکنێ اینجا سەر بڕێ براک. بەڕێبەری هۆبەی ڤێرتەرنەری چەمچەماڵیش دەڵێ لە پلاندایە کە لیژنەکانی چاودێری لە سنووری چەمچەماڵ فراوانتر بکەن. ئێمە لیژنەی هاوبەش دروستەکەین لە قایمقامێتی قەزای چەمچەماڵ لەگەڵ تەندروستی لەگەڵ برایانی پۆلیس و شارەوانی ئەوانی کە تایبەتن پەیوەندیدارن بەم بابەتەوە بۆ بەدواداچوون و ئێمە هەر لەم مانگەدا بەڕاستی چەندین ئیجراعاتمان کردووە لەگەڵ گۆشتفرۆشەکان کە چەندین گۆشتفرۆشمان ڕوبەڕووی یاسایی کردوێتەوە و دەست بەسەر گۆشتەکانیان گیراوانی کە مخالەفەیان کردووە گۆشتی بێمەریان فرۆشتووە و تەجاوزیان کردووە. لە سەروبەندی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون لە بەشێک لە شارەکانی عێراق بە پێویست دەزانرێ چاودێری زیاتر لەسەر و شوێنانە بکرێت کە کڕین و فرۆشتنی ئاژەڵیان لێ دەکرێت لە پێناو ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتاکە لە شارەکانی هەرێمی کوردستانیش. مەرغەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.